برای بەڕێزم باوکی ئالان فەرموو عەزیزم. السلام عليكم مامۆستای بەڕێز. عەلەیکم السەلام و ڕەحمەتوڵڵا برای خۆشەویست و عەزیزم باوکی ئالان. مامۆستاکیان بەڵێ ئەمە نوێژی لەسەر کورسی دەکەم. بەڵێ بەس ئەمن لۆ سیارم کرد قەلوێرەك لە پێش ماسەرم بە قەلوێرەکەی دەکەم وەکی دەچمە سوزدەی بەس زەی کورسیەکەی برنتر بی یا قەلوێرەکە ئەگەر زەی کورسیەکەی بزانوی بالی فیدادەرم با قەلوێرەکە و کورسیەکە مستەوا یەک بن ئەگەریش نا کورسیەکان برنترە ئاەت مادام کورسەکە بەرزترە و قەڵەوێرەکە نزمترە هەرچ عیبی نییە دایمە شوێنی سوزدەکان نزم بێ باشتە. قەلوێرەکە کورسیەکەم بەرزترە لە قەلوێرەکەی. باڵێ مهم وایە ئاستا بۆ شدڕون دەکەمەوە یەک تۆ سەر زیاتر نزم بێ بۆ سوزدە باشترە. سیارە چێسمە بۆ گازیێتنەوی سیاری دووەمت ئەمن کاتی دەچمە جمعە دەچمە مزگەوت کە دەچم یەک دوو کەسی لێیە دەژێن سڕای پێشەوە خێری زیاترە بەزەم لەسەر کورسی دەکەم کورسی ناکانی بێ پێشەوە لە پشتەوە دەبم ئایا خێرەکەم دەگاتی هەرگووە کا دەچم دوو کەسشی لێ نییە. ڕاستە خوا پاداش دێتەوە بە چاوانی ئینشەڵڵا وەڵامت دەدەمەوە باوکی ئالان سەلامەتان خەوشی باش بۆ نێرە ئینشەڵڵا زۆر سوپاس خواگەدار بێ. باوکی ئالان وەکو دوا پەیوەندی باسی ئەوەی کرد نوێژ لەسەر کورسی دەکەم نێوچوانم دەخەمە سەر قەڵەوێرەکە عەرزم کردی لە کاتی تەلەفۆنەکەشە هەوڵ بدە باوکی ئالان نوێژەکەت دوا بکەی کە شوێنی سوز دەکەت بەردەوام نزمتر بێ مادام کورسەکەت بەرزترە و قەڵەوێرەکە نزمترە کە سەر نەویدەکەی هەر هیچ ئیشکالێکی لەسەر نییە گرنگەوەیە سوزدە بریتە لەوەی سرد نزمتر بێ حتا بۆ بکرێت سرد نزمتر بێ باشترە بەڵام بەرزتر نەبێت لە شوێنی کورسەکە مادام کورسەکەت زاڵە بەسە قەڵەوێرەکە ئیشکالێکی لەسەری نییە کە دەڵی دەچمە مزگەوتەوە هەمووی دووسێ کەسی لێ سافی پێشەوە چاڵە بەڵام بەخۆی ئەوەی کەوا ئەژنۆم دێشێ و ناتوانم لە عرز دانیشم و تەحملی خوتبە ناکەم ئەوەندە و لەسەر کورسی نەخێر ئەوە خوای گەورە ئاگاداری عوزرەکانی تۆیە کورسیەکان مادام لە سەفی پێشەوە ناتوانرێت دانرێن لەبەر سەفی جەماعەتەکان و هەمووی لە دوای مزگەوتەکانن مادام تۆ لە ئەوەڵی کاتەوە چووی خوای گەورە ئەجرە هەرە گەورەکەت بۆ دەنووسێ وەکو لە سەفی پێشەوەدا دانیشتبی باوشی ئالان خوا ئەوە ئەجرەکەت بۆ دەنووسێ هیچ لە پاداشت کەم ناکاتەوە خوای گەورە بەندەکانی دەبینێ ئاگای دەدڵ و دەروونەکانمانە سەیری ئێرەمان دەکە ئەتەقوا هاهونە تۆ بەو نیەتە چووی ئەوەندە ماڵی خۆت بەجێ هێشتۆ لە سەرەتای کاتی جومعە لە 11 لەوێ دانیشتووی کە دووسێ کەسی لێیە دڵت دەکڵا خۆزگە ساغ و سەلامەت بوومە لە پێشی مامۆستا لە سەفی یەکەما دابنیشتمایە بەڵام کاتێککە پشت و ئەژنۆکان و فەقرات ڕێگەت پێنادا خوای گەورە هیچ لە ئەجر و پاداشتەکەت کەم ناکاتەوە خوا سەیری نێتی ناو دڵەکان دەکا نەقسەی دڵ و سەر و دانیشتنەکان.